لەگەڵ زیادبوونی ئامارەکانی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا و تەشەسەندنی لە ناو کۆمەڵگا، خۆپارێزی زیاتر لە ناو بازاڕ و شوێنە گشتیەکان دەبینرێت. ئەوەی بەلای هاوڵاتیانیشەوە گرنگە هەمووان پرۆژەی تاکپارێزی پەیڕەو بکەن و تا پێکەوە ڕێگر بن لە تەشەنەسەندنی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئەم دەمامەکە شێوەیەکی ئەلمیە بەکارهێنانی سوودێکی زۆری هەیە بۆ هەموو مرۆڤێک ئەی پارێزێ لەم بەڵایە کە بڵاو بێتە کۆرۆنا. لەبەرەوە هەموو کەسێک ئەگەر بەکاریبێنی سوادی دەکات زەرری نییە بۆ هیچ کەسێک. بنەماڵی هەموو کەسێکیش پێ خۆشە کە خوای گەورە ئەمە بکات بە واستەیەک بۆەوەی کە ئەم ئینسانە لەم بەڵایە بەدوور بێت. ئێمە وەکو دوکاندارەیە ئەبێمانە بەکاربێنین لەبەرەوەی مشتەریکە ڕوومان تێکە کە ئەمەی بینی بە دەم و دەستەوە ئیتر ئەویش شتەکە و لێکڕێ بوو لەو کاتەیە. هەسی وایە کە بە دەم و دەستۆ نایبینە لێو ناکڕێگا تر مشتریش تا مشتری گەشتا من جای وا بوو ئەمەم لە دەستانە بۆ مشتریشتی لێ ناکڕێ لە کاتی ئەم کەرەنینەیە کۆرۆنایە. فرۆشیاران دەڵێن بەکارهێنانی دەستکێش و دەمامک بۆ پاراستنی خۆمانە و داواش دەکەن هاوڵاتیان کاتێک سەردانیان دەکەن پابەندی ڕێنمایەکان بن تا دوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا. وڵای پێمان باش ئێمە هەموو کەسێ پابەندی ڕێنمایەکان بێ شێگەم تەندروستی لەسەر هەموو شتێکە بۆ هەموو هاوڵاتیەک نەگەر بۆ شاری سلێمانی بۆ هەموو کوردستان. ئێمە پێشەوە مازەش هەر پابەند بین بە ڕێنمایە تەندروستیەکانەوانێ دەستکەشمان بەکارهێناوە بەزەوە تێم نەخۆشیش دروست بووە ئێستا داوامکیش بەکارهێنین حتا لە ماڵیشەوە کە ئێوارانیش دەڕۆین و ئێمە لە ماڵەوە پێشوەختە دەست و دەموچاومانە شوێنین جوان لە حەوشەیە اینجا دەڕۆنین ژوورەوە لەگەڵ منداڵەکانمانە دانیشین نانە دوورەوانێ زۆر پێمان باشە خەڵک پابەندی ڕێنمایەکان بێت. لە خۆپارێزی باشە لە خۆشان ئەستەگرن جا بۆی نەگاتەوە ڕادەیکە بێت و خوا ناخواتە تووشی نەخۆشیەکە بیان نەخۆشیەکە بە تەواوی بەرە بسەرێت. جا من داوا لە وڵاتیان نەگەم کات لەناو بازاڕیان دوکانانە بەڕێزەکان ماسیکەن دەستکەش لەدەستکەن بۆی بتوانین تا ڕادەیەک نەخۆشیە کەم بکەینەوە بۆیەگە بێت و بڵاو بێتوانێت بە ڕادێژی وەکو وڵاتانی دەولەوە سێمە نەتوانانی وەکووان بتوانانی وەک پێویستدا و دەرمانمانە بێت تێگەی ئێستا گەر بێت و بەم دەستکەش و دەمامەکە بتوانین احتیمالیەت وەسە ڕێگری بکەین لە خۆشیەکە. ئامارەکانی توشبوانی کۆرۆنا پێمان دەڵێت خێراترین ڕێگا بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا تاکپارێزیە و ئەگەریش هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی هەمووان پێکەوە ئەم هەڵمەتە جێبەجێ بکەن ڕەنگە بە زووی دۆخەکە کۆنتڕۆڵ بکرێت. شوان ڕۆڤ گەلی کوردستان سلێمانی.